ئاوارەکانی سلێمانبەگ کە ئێستا لە دەشتاییەکی ڕەقوتەقی تەنیش زنجیرە چیای غەڕەی 5 کیلۆمەتر باکووری ناحیەکەیان جێگیر بوون. ئاماژە بەوە دەکەن میلیشیا شیعەکان ڕێگەی گەڕانەوەیان بۆ سەر ماڵ و حاڵیان پێنادەن. ئەو شوێنەی ئاوارەکانی تێدا نیشتەجێ بووە کەوتوتە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەوە و وەکو خۆیان دەڵێن لە ڕووی ئەمنیەوە گرفتیان نییە، بەڵام پێداویستیەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە. في شهر الثاني جو دواعش لە مانگی 2 داعش هاتوو نائارامی و ناخۆشێکی زۆر کەوتە ئەم ناوە و ئێمەش ڕامان کرد. لەو کاتەوە وەک دەبینن بارودۆخەکەمان زۆر خراپە و نە ئاومان هەیە و نە کارەبا. هەوڵی گەڕانەوەش دەدەین، بەڵام جەماعەتی حەشت ناهێڵن بڕۆینەوە و دەڵێن ئەمە پەیوەندی بە عەشیرەتەکانەوە هەیە، بەڵام وانە چونکە ئێمە دەزانین کە داعش ڕێکخراوەیەکی تێروریستی نێونەتەوەییە. ئاوارەکان گرفتی مادیان نییە و خاوەنی بارهەڵگر و جۆرەها ئۆتۆمبیلن، بەڵام ئاوارەیی وای کردووە نەتوانن کار بە ئۆتۆمبیلەکانیان بکەن و بیان وەستێنن. ئەوە ساڵێکە سلێمانبێگ ڕزگار بووە و ئێمەش بە هەموو ڕێگایەکەوە تەنانەت لەگەڵ حکوومەتی ناوەندیش هەوڵمانداوە بگەڕێینەوە، بەڵام ناهێڵن. میلیشیا ڕێگە بە خەڵک نادەن بگەڕێنەوە و ئێمەش لەم بارودۆخەدا ماوینەتەوە. ئاوارەکان لە ناوچەی غەڕە خێوەتیان هەڵداوە و شوێنی نیشتەجێبوونی کاتیان دروست کردووە، چونکە وەک خۆیان دەڵێن چاوەڕێ ناکەن بەم زوانە میلیشیا شیعەکان ڕێگەی گەڕانەوەیان بۆ سلێمانبەگ پێ بدەن. لم تعود ولا عائلة واحدة منذ 13 شهرا. لە ماوەی ئەم 13 مانگەدا یەک خێزانیش نەگەڕاوەتەوە. نوێنی هەمووان عەرز و ئاسمانە، ڕێگەیان پێنادێت بگەڕێنەوە بەو بیانوویە کە خانووەکان و شارچەکە بۆم ڕێژکراون و شارەکەش پاک نەکراوەتەوە، وەچەک و تەقەمەنی شاراوە لە ناو خانووەکاندا ماونەتەوە و ئەم بیانوانە بووەتە هۆی نەگەڕانەوەی خەڵک. چەکدارە شیعەکان چەندین جار داوایان لە کورد کردووە ڕێگەی پشکنینی خێوەتی ئاوارەکانیان پێ بدەن، بەڵام بەرپرسانی کورد نەیان هێشتووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.